پاشماوە پاشەڕۆ پزیشکەکان لە ئەگەری بە تەندروست فڕێنەدانیان زیانێکی زۆر بە ژینگە و تەندروستی مرۆڤ دەگەێن و دەبنە هۆی بڵاوبوونەوەی چەندین بەکتریا و ڤایرۆس و دروستبوونی نەخۆشی. لە ناوبردنی پاشماوە پزیشکەکانی وەک دەرزی و لۆکە و چەند پێداویستیەکی تر لە نەخۆشخانەکاندا پێویستی بە چەند ڕێگەیەک هەیە تا ئاسەواریان نەمێنێت. لە نەخۆشخانە دوو نوع پاژناومانەیە، پاژماوەیەکیان پێڵێن پاشەڕۆی پزیشکی، پاژماوەیەکیش پێڵێن پاشەڕۆی ئاسایی. پاشەڕۆ پزیشکیەکان وەکو شاشی خوێناوی، لەفافی خوێناوی، باندزی خوێناوی، ئەم شتانە ئەکرێتە ئەو پاشەڕۆ پزیشکیەوە، هەتا سەتڵەکەی زەردە، سەتڵی پاشەڕۆی ئاسایی ڕەشە، هەموو سەتڵەکانیش لیان نووسراوە بۆی هاوڵاتیان بزانن پاشەڕۆ ئاساییەکە بوتڵی ئاو و ئەم شتانی کە ئەخورێت دێکەنە ئەو پاشەڕۆ ئاساییەوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر جەم نەخۆشخانەکاندا دوو زەرفی بۆ فرەدانی پاشەڕۆ پزیشکەکانی دەرزی و لۆکە داناوە و پێش فرەدانیان دەکرێنە کوورەی تایبەتیەوە و دوو جار دەسووتێنرێن، پاشان تێکەڵ بە زەوی دەکرێنەوە. بەپێی زانیاریەکانی NRT لە نەخۆشخانە ئەهلیەکاندا پاشەڕۆ پزیشکەکان تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی دەکرێنەوە. ئەمەش مەترسی بڵاوبوونەوەی چەندی جۆر ڤایرۆس و بەکتریای لێ دەکرێت. پێویستە ئەم بەکتریانە ئەم پاشەڕۆتوبیانە بە شێوازی نەبەری زەینەی بۆ ژینگە. بۆ نمونە ئەمە بەکتریایەکی ستافە، ئەگەر وەک شتێکی ئاسایی بیقەمە ژینگەوە من چیەکەم زەرەر بە ژینگە ئەگەێنم، وەک چۆن چەکی کیمیایی هەیە چەکی بایۆلۆجیش هەیە کە بەکتریا و ڤایرۆس و ئەمانەیە زەرەر بە ژینگە ئەگەێنێت. لە شاری سلێمانی دوو بنکەی فرەدانی پاشەڕۆی پزیشکی هەیە، یەکێکیان لە نەخۆشخانەی شەهید ئاسۆ، ئەوی تریشیان لە نەخۆشخانەی فریاکەوتن و پاشماوەی سەرجەم نەخۆشخانە حکومیەکانی سلێمانی کۆ دەکرێنەوە و لەو دوو نەخۆشخانەیە فرە دەدرێن کە مانگانە نزیکەی 10 تەن پاشماوەیە. ئێشی ئەم جیازە ئەوەیە چی پاشەڕۆی پزیشکی هەیە لە خەستەخانەکانی ئەم دەوروشتە هەمووی کۆکرێتەوەیە بۆ ئێرە لێرە معالەجاکرێ، معالەجەکەش بە تەبان بە دووشیەوە ئەکرێت ناو جیازەکە، هەمووی ئۆتۆماتیکە جیازەکە. مەرحەلەی یەکەمە ئەو پاشەڕۆ پزیشکی هەمووی پارچە پارچاکە لە دەکات جیازەکە، لە مەرحەلەی دووەمە ئەچێتە بە بەشی تاقیم. لە جیهاندا پاراستنی ژینگە و فرەدانی پاشماوە و پاشەڕۆکان گرنگیەکی تەواوی پێدەدرێت، لەبەرەوەی زۆرێک لە پاشەڕۆ و مادە پلاستیکەکان ئەگەر بە شێوەیەکی ئاسایی فڕێ بدرێن نزیکەی 400 ساڵیان دەوێت تاوەکوشی دەبنەوە. لەو ماوەیەشدا مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان دروست دەکات.